دیارە لەناو پرسەکانی هەرێمی کوردستان ئامێنمەوە بە دیاریکراوی پرسێکی ڕەنگە تا ڕادەی جیهانیش بێت ئەوش پرسی ئەو هەڕەشانی کە ئێران لە ئێستادا دەکات لە کاتێکە گرژی و ئاڵۆزی و خۆپیشاندان لە نێو ئێراندا هەیە خۆپیشاندانی و دەنگی ناڕازی لە نێو شقامی ئێراندا بەدی دەکرێت لێسادا ئێران هەڕەشەوە دەکات کە هێرش دەکاتە هەسەری هەریەک لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان و سعودیا لە بەرامبەریشدا ئەمریکا لە دوێترین ڕاگەنراییدا دەڵێت ئەوان دەستبەرداری هاوپەیمانەکانیان نابن و بێدەنگ نابن لە کارێکی لەم جۆرە ئەگەر ئێران بیکات بەرامبەر هەریەک لە سعودیا و هەولێر کە ئەو ئەمریکا بە دوو وڵاتی هاوپەیمانی خۆی دادەنێت لەسەر ئەم بابەتە بەڕێز دکتۆر نەوزاد هەیتوتەیی کە بەڕێزیان وەکو چاودێرێکی سیاسی وەکو مامۆسایەکی زانکۆ ڕاستەوخۆ لە بەڕێگەی یاخود لە هەولێرەوە میوانی ئێمە دەبێت دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئامانجی ئێران چییە لەم هەڕەشە و لێدوانانی؟ بله زۆر سپاس بێگومان یعنی ئەم زانین بارودۆخی ئیران خراپە ئێستا تڕادە خۆپیشاندان و ناڕازایی هەیە لە مانگی ستەمبەرەوە خۆپیشاندانی گەورە لەسەر تاساری ئیران هەیە بە تایبەتیش ئەوە گوشارێکی زۆری لەسەر ئیران دروست کردە کەواتە ئیران دەیوێتن تەڕادەیەک یەکێک لە هۆکارەکان تەبەن هەموو هۆکارەکانینە یەکێک لە هۆکارەکانەوە ئیران دەیوێتن ڕای گشتی ناوخۆی ئیران بە پرسێکی ترەوە سەرقال بکە لە دەرەوە کەواتە باشترین نشونیش ئەوەی کە یان دەوڵەتانی عەرەبیە یانی هەرێمی کوردستانە لە بیرمانە چی لە 28 ستەمبەر دیسان ئیران بۆ ئەوەی ڕای گشتی سەرقال بکە بۆ پرسی دەرەوە یاخود کێشەکانی خۆی هەنارداری دەرەوە بکاتن یانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش هەولێری کردە ئامانج و چەندین یانی هێرشی کردە سەر هەرێمی کوردستان بە تایبەتیش لە ڕێگەی موشکی بالیستی کەواتە بە درۆن و بە موشکی بالیستی یەکێک لە هۆکارەکانەوە ئاماژەم پێکێتەوەیە ئیران ئێستا خۆپیشاندانی گەورە هەیە ئیرانیش ناتوانێت کۆنتڕۆلی بکاتن بۆیە دەیەوێتن پرسێکی تر لە دەرەوە ئەو کێشەنە هەناردەی دەربکات بۆ ئەوەی ئەو گوشە لەسەر ناوخۆیە یاخود ڕایەک گشتی بە شوەیەکی تر بەڵاڕیدا بێت ئەوە یەکێک لە هۆکارەکانە بێگومان هۆکارەکان تر شێوازانە ئیران یعنی بەتەواو هەرێمی کوردستان على اساس تومەتبار دەکات بای گروپی ئۆپۆزیسیۆنە یان گروپی کوردیە یا هەرچەندە ئەمە ڕێکەوتنەکە لە نێوان هەرێمی کوردستان و تەنانەت ئیران و ئەو گروپە ئۆپۆزیسیۆنەکان کە چالاکی سەربازی ناکەن مایەکی زۆر دوور و درێژە تا ڕادە چالاکی سیاسی دەکەن ئەوەش هۆکارێکی ترەوە هۆکاری سێهەمیش ئێمە ئازانین ئێستا تەڕادەک ئیران تەنانەت لە ئەوەش نەڕازیە لە ئەمریکا نەڕازیە لە هەلویستی ئەمریکا دەوڵەتانی ئەوروپی نەڕازیە بە تایبەتیش تەڕادەک باڵپشتی خۆپیشاندانان دەکەن و ئەمریکا چەندین بڕیاریشی دەرکرد بۆ سەپاندنی بەشێک لە یاسا و یعنی سزای بەسەرهەندێک لە هەنی سیاسی و یعنی هەندێک کەساتیدا سەپان لێنە بە تایبەت ئەو پۆلیسی پێڵەناو پۆلیسی کە بەرپرسە لە ئەوەی ڕەوشتی لە ئیراندا کۆمەڵە کەسی تریش لەبەر ئەمە ئیران دەیەوێت مەسیجێکی تریش دیسان بۆ ئەمریکا بنێریت ئەمە تەنها مەسیجە یان فعلەن بەنیازە کە بابەتێکی لەم جۆرە بکە بێگومان ئەگەر لە مای ڕابردوودا سەیری کە هەر وەختە کێشە لە نێوان هەرێمی کوردستان ئیران هەبیبیت لە بەغدا بیت یا کێشە لە نێوان ئەمریکا و دەوڵەت ئیران هەبیت یا کێشە لە نێوان دەوڵەتانی یاخود ئیران ویستی بیت مەسیجێک بۆ ئیسرائیل بنێریتن یا بۆ ئەمریکا بنێریتن یاخود بارێمە کوردستان بناریتن یەکە لەو ناوچانەی کە ئیران کردوتە ئامانج یان بەردەوام یعنی لە 2020ەوە تقریبا دەتوانم بڵێم کردوتە یەکێک لە مەیدانەکانی ناردنی مسیج بۆ دەوڵەتانی عەرەبی و ئەمریکاوانە هەرێمی کوردستان یەکیش دەوڵەتانی عەرەبیە لە ڕێگەی حوسیەکان کە بەردەوام هێرش دەکرێت لەسەر دەوڵەتانی عەرەبی و ئەوەی کە جنابی تیش ئاماژە پێی کرد یەکێکە لەو هەواڵانەی کە دەوڵەتی سعودیە یعنی بە ئەمریکای داوا یەکێک لە زانیارە هەواڵگەریەکانە کە لە ڕۆژنامەی وول ستریت جورنالی ئەمریکا کە ڕۆژنامەیەکی بەناوبانگە باسی ئەوە دەکرد کە دەوڵەتی سعودیە ئەو زانیارانە بە ئەمریکا داوای کە ئیران ئامادەکاریەکی تری دەکرد بۆ ئەوەی هێرش بکەتە سەر هم هەرێمی کوردستان هەمیش سعودی عربیە کە بێگومان ئەوەش لەوانە متوقع بیتن و بێگومانیش یعنی ئەو خەڵای گرنگە بڵێم تا خۆ پیشاندانەکان لە ئیران بەهێزتر بن و گوشارەکان تونتر بن ناساقامگی لە ئیران دروست ببیت بێگومان جارێ ئەوە دەکرێت ئیران یعنی دووریش نییە ئیرانیش هەمان سیناریۆی تورکیا لە هەرێمی کوردستان دووبارە بکە دەبینی تورکیا بۆ مایەکی زۆر ئێستا خەریکە لە سنوورەکان دێتە پێش بەشێکی زۆری ناوچە سنوورەکاندا گیر کردە هێزی سەربازی لێ جێگیر کردیا بنگەی سەربازی لێ جێگیر کردیا کەواتە دوور نییە ئیرانیش هەمان سنووری لە هەرێمی کوردستان دووبارە بکرد بە تایبەتیش ئەگەر هەڵویستێکی تند نەبیت لەلایەن دەوڵەتی عێراق و ئەمریکا بۆ ئەوەی گۆشتاری بدەنە ئیران ئەگەر ئەوەش هەیە یعنی تەنانەت ئەو سیناریۆش دووبارە بکرێت. باشە دکتۆر یعنی ئەمریکا چەند جارێک لە ڕابردووشدا باسی لەوە کردووە کە یاخود هەرێمی کوردستانی بە یەکێک لە هاوپەیمانەکانی خۆی داناوە ئەمریکا ئەو وڵاتەیە کە هەرێمی کوردستان دەتوانێت پشتی لێ ببەستێ بە تایبەتی لە بابەتێکی لەم جۆرەیە.
بێگومان وەکو ئاماژەمان پێکرد ئەمریکا هەرێمی کوردستان و سعودی عەرەبی ئەوانە باوپەیمانی خۆی دەزانیتن و تەڕادایکیش بەڵام کێشەکە لەوەدات وەکو ئێستا وەکو پێویست بەرگری لە هەرێمی کوردستان نەکرد یعنی ئەو هەرەشنای لەسەر هەرێمی کوردستان دروست بووە تەنها لەسەر دەوڵەتانی عەرەبی دروست بکە هاوپەیمانی ئەڵێ هاوپەیمانی استراتیجی ئێمەنە ئەمریکا وەکو پێست نەیتوانێت دیفاعیان لێ بکە نەیتوانێت وەکو بە شێوەیەکی باش بەرگریان لێ بکە بۆچی ئەو بێدەنگی ئەو هەرێم هەیە باشە ئەو هەڵوێستی کە چاوەڕوان دەکرا لە ئەمریکا ینی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە بە پێی پێویست نەی کردووە بەرامبەر هەرێمی کوردستان هۆکارێکە بە خودی سیاسەتی جو بایدن ئێستا بەگەڕێتە لە سەردەمی ترامپیش کێشەیەکێک لە کێشەکان ئەوەیە ئێستا تکنۆلۆژیای سەربازی زۆر پێشکەوتووە بە تایبەتیش لە ڕێگای بوونمونە دڕون و ئەوانە دەتوانێت بە ئاسانی ڕێژ بکێتە سەر شوێنێکە ئیران بیاوێتن یان هەندێک گروپی پرۆکسی هەیە دەتوانێت بوونمونە گێلکە ناوتیەکان سەرچاوی سروشتی یان هەر شوێنێکە مەبەستی بیت دەتوانێت لە ڕێگەی دڕون ئەوانە هێرشی بکرێتە سەر هەرێمی کوردستان ئەو توانای نییە بتوانێت لە ڕووی ئاسمانیە بەرگری لە خۆ بکەتن تەنانە دەوڵەتانی پێشکەوتوش وەکو سعودی عەرەبیەکە یەکێکە لە دەوڵەتە پێشکەوتەکان سیلاحێکی گرنگی هەیە ناتوانێت بەو شێوە هەرچەندە دەتوانێت هەندێک بەرگری لە خۆی بکە بەڵام ناتوانێت ڕێگە لە هەموو ئەو درۆنانە بگی کێریش بکەنە سەر بنکە سەربازی یاخود ئەو مەسەلەی نەفت و ئەوانە ئێرێدا پێویستیمان بە ئەمریکا یعنی هاوپەیمانەکانی ئەمریکا پێویستیان بەوەیە سیستمێکی موشکی یاخود دژە موشکی یاخود دژە درۆن دروست بکرێت لە ناوچەکەدا بای بتوانێت بەرگریان لێ بکە بەداخەوە ئەمریکا حتا ئێستا ئەو سیستمەی نەدانەوە بۆ پاڵپشتینی هاوپەیمانەکانی هۆکارێکش ئەوەیە سیاسەتی جو بایدن تەڕادایەکی زۆر لە عێراق لە هەرێمی کوردستان لە میدلس ئەوەیە خۆکیشانەوەیە دوورخستنەوە لە کێشەکان تەڕادایەکیش ئەگەر بەرژەوەندی استراتیجی ئەمریکا ڕاستاوخۆ نەکرێتە ئاماج وەکو پێویست بەرگری لە هاوپەیمانەکانی ناگێت ئەوەش ناڕزایەکی زۆری تەنها لە دەوڵەتانی عەرەبیشی دروست کرد لە بیرمان نەچیت گەورەترین هێرشی سەربازی کەکرا سەر هێزە ینی لولەی ناوتی سعودیە وەکو پێویست ئەمریکا بەرگری لێ نەکرێت تەنها لە ئیماراتیش بامان شوە ینی مەسەلەکە هەمان هەرێمی کوردستان بەتەنیا نیە ئەوە یەکێک لەو گیلانە گەورانەیە کە لە ئەمریکا دەرکرێت بەتایبەتیش لە مای پێشوش لە بیرمان نەچی ینی دانوستاندن و گفتوگوی هەبوو لە نیوان ئەمریکا و ئیران سەبار بەرنامەی ئەتۆمی ینی ئەمریکا نەیویست بە شێوەیەک ئیران ئیحراج بکە یا خوای بکەتن گوشارە لەسەر دروست بکرێت بۆی لەو دانوستاندنە پاشەکشە بکرێت بەڵام بە هەموو شێوەیەک ئێستا بەردوخەکە بە شێوەیەکی ترە بەتایبەت مفاوضات و دانوستاندنەکانی ئەتۆمی تەڕەدا گەشتونە بن بەست و ئێستا ئیران یعنی ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپی تەڕەدایک پاڵپشتی ینی لە خۆپیشاندانەکان دەکەن ئیران کۆمەڵە ینی ئەمریکا کۆمەڵە سزای بەسەر ئیراندا سەپاندەوە ئەوەش مەترسی ئەوە دەکرێت ئیران وەڵامی هەبیت بەرپرسدانەوەی هەبیت یەکێش وڵا وەڵامەکان یاخود یەکێک لە مسجەکانیش بێگومان ئەگەری زۆر هەرێمی کوردستان و دەوڵەتانی عەرەبی باشە دکتۆر یعنی پێتان وایە ئەم لێدوان و بەیاننامەیی ئێران ئامادەکاریەک بێ بۆ هێرشکردن سەر هەرێم و هەروەها سعودیا ئامادەکاری دەکات یاخود تەنها وەکو هەڕەشەیەک بەکاری دەهێنێ وەکو کارتێکی فشار بەکاری دەهێنێ بێگومان وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد ئەو زانیاران لەلایەن دەوڵەتانی لەلایەن هەواڵگەری سعودیا بە ئەمریکا درراوە و ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنال بەڵاوی کردوتەوە کە باسی ئەوە دەکات ئیران ئامادەکاری دەکات بەم هێرشە وەک ئاماژەم بکرد سێ سال مسجی گرنگی هەیە مسجی یەکەم بوو ناوخۆی ئیرانە ناڕزایەکان هەیە ناتوانێت خۆپیشاندانەکان کۆنتڕۆل بکات تەڕادایکی زۆنە سەقامگیریەکەواتە دەیوێت ئەو کێشانەی ناوخۆی ئیران هەناردەی دەروە بکێت ئەوە یەکێک لە کێشەکانە ئیران بەردەوامیش ئەوە دەکات هۆکارێکی تریش ئەوەیە کە وەکو کارتێکی گوشارە لە دژی ئەمریکا لە دژ دەوڵەتانی عەرەبی و هەرێمی کوردستان و خاڵێکی سێمیش لەوانە یعنی فەرماندەی سوپای قودسی ئیران یعنی جێگرەکەی پێش چەند هەفتەیەک هشداری دا بۆ ئەمریکا کە ئێمە ئازانین بگیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە چشینێکین و ئامادەن بکەنی ئاماچ ینی بەوازە حەوەی گوتووە لە دەستگەڕە گەیاندنەکان لەبەر ئەمەش بێگومان ئەوەش مسجێکی تر احتمال هەم بۆ ئەمریکا بیت هەم بۆ هەرێمی کوردستان بیت با لەلاک پشتگیری ئەو خۆپیشاندانانە نەکەن کە لە ناوخۆی ئیران هەیە لە لایەکیش ئەو گروپە ئۆپۆزیسیۆنەکانی ئیران کە لە هەرێمی کوردستان وەکو بیانوەک و ئاماژەمش پێکرد دیانەوە هەم هەرەشە بێ هەم گوشار بێ و لەوانەش ئەو سناریۆی تورکیاش هەیە کە ئێستا لە ناوچە سنوورەکان جیبەجیکە لە ئەویش جوبەجی باشە ئێستا پێگە و هێز و توانای هەرێمی کوردستان چۆنە بەداخەوە ینی ئێمە زانین هەرێمی کوردستان بە تایبەتیش بەشێکە لە عێراق و هەرێمی کوردستان و عێراق بە عێراقیشەوە وەکو پێویست ناتوانن سیادە سەروەری خۆیان بپارێزن لە ڕووی هێزی سەربازیە لاوازن بە هیچ شێوەیەک ئەو توانایان نییە بە تایبەت لە ڕووی ئاسمانی بتوان کارێکی وا بکەن ئاسمانی خۆیان بپارێزن ئەمە کێشەیەکی گەورە هەموو احتیمال دەکرێتە سەر هاوپەیمانان کە بتوانن بە تایبەت ئەمریکا و دەوڵەتە هاوپەیمانەکان دەتوانن ئاسمانی عێراق بپارێزن دەتوانن سیستمێکی بەرگیری موشکی گرنگ دابنن بۆ ئەوەی
آسمانی عراق و هرمی کردستانش بپارێزن حتی ئێستاش ئەوە بە شێوەیەکی تەواو نییە لەبەر ئەمەش بێگومان ئەوە لەسەر عێراق و ئەو پەیمانان ئەمیت ئەویش ئامادەکاری حتی ئێستاش یعنیەوەی من دەبینم بەو شێوانیە کە بتوانن ئەو ئاسمانە بپارێزن یاخود ئاسمانی هاوپەیمانەکان بە شێوەیەکی گشتی یعنی وەکو گوتم ئێستا گیلایەکی زۆر هەیە تەنیا دەوڵەت کە دەتوانێت حتی ئێستا ئەو ئاسمانی خۆی بپارێز دەوڵەت ئیسرائیلە لە ڕێگەی ئەو سیستەمە موشکیە گرنگی کە پێیاڵێن سیستەمی ئاهێنین ئەوی ئاسنین توانیەتی تەڕادایەکی زۆر ڕێک لەو موشک و درۆنانە بگیر بەڵام لە وڵاتانی عەرەبی و بەتایبەت عێراق ئەگەر باسی عێراق بکەین ئەو هێزەی نییە ئەو توانایی نییە بتوانێت ئاسمانی خۆی بپارێزێت. بەڕێز دکتۆر نەوزاد هەیتوتەیە کە بەڕێزیان وەکو چاودێرێکی سیاسی و مامەسای زانکۆ ڕاستەخۆ لە هەولێر و میوانیە مەبووی دکتۆر زۆر سپاس با مادەبوونتمان تو نێبێت.